لانجمن ڕاژەوتیان هەژدەی مانگی 12 نیشانە بێژی ئەمە خۆی بۆ خۆی تکاتێکا بە پشەی مامۆسا ئەمە من ئەتوانم بڵێم دەستێکە بەڵێ داواکارەکانی ئێمە خۆی بنێتەوە لە بە هەمیشەکردنی سەرجە مامۆسانی وانە بێت چونکە ضرورن لە سێکتەکانی پەروەردە هەرێک لە ئێمەگە ڕۆڵی خۆمان دەبینین لە پەروەردە و فێرکردنی نەوەکانی ئەم کۆمەڵگەیە پێویستی بوونی ئێمە وای لەکردە کە لە ناوەندەکانی خوێنە دان بدەن کە دانراوین بەڵام بەداخەوە وەکو شایست و مافەکانمان لەگەڵ مامۆسایەکی هەمیشەیدا جیاوازی هەیە ئێمە نامانێت ئەو جیاوازیە بەردەوام بێت بەداخەوە لە پاش سێ جار دانیشتن لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە هاوین و هەتاکو ئێستا گەیشتنە و دەرەنجامەی کە هەوڵێکەیە بەڵام هەوڵەکە جێگەی تموحی ئێمە نێدانەوێت بە ڕێژەی هەر ساڵێک و نزبێک لە مامۆسانی وانەبێژ وەکو گرێبەست دامەستێن ئەمە واگە دە ساڵێکی تر ئێمە چۆن دە ساڵمان لە وانەبێژی بەڕێخست دە ساڵی ترش لە گرێبەست بوون بەڕێ بکەن و دوای چ ساڵ دش بە مافەکانمان نەگەین بەداخەوە وەزیری پەروەردە کاتی خۆی وتی هەرچی کاتێباری دارایی حکوومەتی هەرێم باش بوو ئەو لەوێت بۆ مامۆسانی وانەبێژە ئێمە تێناگەین حکوومەت لەم باش گوزرانەیە تر بەچی بگا یعنی تۆ نەوت تەفرۆشی نەوت لەو پەڕی نرخیدایە لەو پەڕی بەرزی نرخیدایە دەهاتی ناخۆزیای کردە شەڕ نەماوە ئیتر نازم بە حەسب سەرچاوەکانی حکوومەتی هەرێم کوردستان کاڵێت داهاتی ئەمە بەرەو هەڵکشان ناچێت ئیتر لەم دۆخە باشتر بگەین بەچی ئیتر بۆچی بەڵێنەکان جێبەجێ ناگەن و بەڵەکان ناگەیان بەجێ ئەمە ئەوە نیشانەیەوەتانە کە حکوومەت نیەتپاکێکی نییە لە بە هەمیشەکردنی مامۆسانی وانەبێژ بەدەستیان قەس دەیەوێت مامۆسانی وانەبێژ بەم شێوەیە ئێستا بمێننەوە کە دوور بن لە عەلم و زانست و زانیاری و هەمیشە چاوێن لە قوت و بژێوی ژیانیان بێت و لە هەمیشە لە هەوڵی دابینکردنی قوتی بژێوی ژیانیان خۆیان بێدونیان بژێت سەر بەرەو باشکردنی پێگەیاندنی لە ڕێگەی عەلم و زانست بە ڕۆڵەکان ئەمە هۆکارێکێت من ئەمە دەبین.